ئەمە خانووی پێشمەرگەیەکی کوردستانە لە شارۆچکەی سیروانی سەر بە پارێزگای هەڵەبجە کە خاوەنی 6 منداڵە و توانای کرێی نەماوە. ئەو پاژەوەی لە خانوەکانی حکومەت دەرکراوە ئەم خێمەی هەڵداوە، بەڵام لێرەش بەرپرسانی شارەکە تەنگیان پێڵچینیوە و دەیانەوێت دەری بکەن. نە ئیشمەیە نە دینارە موچەمەیە کاکە، 1 دینار 1 زەلامبیە بڵێ من 1 دینارە دەمە تۆ لە 1 شوێنە خوا قبوڵێتی سەیریکە هەر هەمووی شەیدی سەنگەرە، هەر هەمووی شەیدە ئەوە سییانیان برای خۆمە سییانیان برای خێزانەکەمەوە خاڵۆەتی کاکە شەیدن سێ براو شەیدە، سێ برام شەیدی خێزانەکەشم 2 برا و خاڵۆیەکی شەیدە، 3 خاڵۆی تریشم هەیە وێنەکانیم دەست نەکەوت. ئەم پێشمەرگەی نمونەی زۆرینەی هێزەکانی پێشمەرگەیە ئێستا بەهۆی بێموچەییەوە ڕوبەڕووی قەیرانێکی قوڵ بوونەتەوە. تا ئاستێک لە ماوەی تەنها ئەم مانگەدا 3 پێشمەرگە و ئەفسەرێک بەهۆی بێموچەی و خراپی دۆخی داراییەوە خۆیان کوشتووە. هێزەکانی پێشمەرگە جاران سەری ڕمی دشت بە داعش بوون و هەر ئەوان بوون نزیکەی 2000 کەسیان بوونەتە قوربانی، بەڵام بەرپرسەکانیان نەگنیان توانی دەستکەوتەکانیان بپارێزن و ڕێز لە قوربانیەکانیان بگرن، بەڵکو خواکەی ئەوان پاراسیان بە گیان و خوێن بەرپرسەکانیان سازشیان لەسەر کرد. ئەو بەرپرسانەی جاران ڕێزیان لە خەبات و قوربانیدانی پێشمەرگە نەگرت بۆ جارێکی دیکە ئەو هێزە بەکاردێنن بۆ سەرکەوتکردنی شەپۆلی نیگەرانەکانی خەڵک، داوای مافی هەموو چین و توێژەکان دەکەن بە هێزی پێشمەرگەوە. ئەوە ژوای کردووە تابلۆی پێشمەرگە لای هاوڵاتیان ڕوبەڕووی شێواندن ببێتەوە، بە جۆرێک لە تۆڕە کۆمەڵاتیەکان هێرش بکرێتە سەریان، تەنانەت ئەو کەسانەی کە لە کاتی شەڕی داعشدا منداڵی پێشمەرگەیان وکو منداڵی خۆیان تەماشا دەکرد و دەرگای دوکان و مارکێتەکانیان بەڕوویاندا دەکردەوە، ئێستا دەرگاکانیان بەڕوودا دادەخەن و تەنانەت توانجی خراپیان تێدەگرن. کاسانگۆ بێزار نییە؟ بێزار نی؟ ئەنگۆ ساحە ماڵ و منداڵ نییە؟ ئێمە شەید ماڵەیە، ئێمە خەمی ئێوەمانە وەڵڵا، ئەمە خەمی ئێمە ئەو سەڕێ بۆ ئێوە دەکەین بەخوای. بەپێی وتەی بەشێک لە فەرماندەکانی پێشمەرگە ناو و ناوبانگی پێشمەرگە بۆتە قوربانی کەمینەیەکی فەرماندەکانی پێشمەرگە، ساتێک بە بیانووی پێشمەرگە بازرگانی بە خوێنی ئەوانەوە دەکەن، ساتێکی تریش لە پێناومانەوە لە کورسی دەسەڵات ئەو هێزانە دەدەن بەگشت گەلەکەی خۆیاندا، هەروەکەوەی لە حەڤەی شوبات و لەم خۆپشاندانەی دوایشدا کردیان. بەڵام ئێستا دۆخەکە گۆڕانکاری بەسەرداتووە، زۆرینەی پێشمەرگە لەگەڵەوەدانین دژی گەلی خۆیان لە پێناو مەرامی حیزبی بوەستنەوە، بۆ یەکەمپینێکیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان پێگەێناوە و خۆیان بێبەری دەکەن لەوەی دژی گەلی خۆیان بوەستنەوە. بۆیە بەشێک لە فەرماندە و هێزەکانی پێشمەرگە بڕوایان وایە ژیان و ناوبانگیەوان لە سای ئەم دەسەڵاتەدا بەرەو خراپتر دەچێت وەک ئێستا ڕۆشتووە. بۆیە پێویستە پێشمەرگەی حیزبی نەمێنێت و هێزی پێشمەرگە بکرێتە هێزێکی نیشتیمانی و بەچەک و بودجەی گەورە پاڵپشتی بکرێت. ئەرە بەشەوا دەکات پێشمەرگە نەبێتە بەشێک لە ململانەکان و شارەکانی پێ نەکرێتە سەربازگا، بەو شێوەیەش وێنای پێشمەرگە ناشری نابێت.